بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خواتان لەبێ بەڕێزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام. ئەم کاتتان باش. ئەوڕۆ باسمان لە باسی دۆلارە. دۆلار کە هەموو عێراقی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. ئایا کەی نرخی دۆلار دەگاتە ئاستی دیاریکراوی خۆی؟ بۆچی دۆلار دانابەزێ؟ چێ هۆکارە؟ چێ لە پشتەوەی گرانکردنی دۆلارە؟ ئایا لەبەرچی دۆلار تا ئێستاکە ئاوا بەرزی و نزمی دەکا بۆ ئیستقرارت بەخۆیەوە نابینێ؟ هەمووتان دەزانن کە دۆلار سلعەیەکی دەولیە، تەنها ئەوە نییە بڵێ تەنها تایبەت بێ بە یاخود بڵێن لە وڵاتێک کاری پێ بکرێت، لە زۆر لە وڵاتان کاری پێ دەکرێت. ئەوەی کە باز دەکرێت ئەوەیە کە عێراق مانگانە 4 ملیار هەفتانە ملیارێک ڕۆژانە 200 تا 220 ملیۆن دۆلار، واتە مانگانە 4 ملیار هەفتانە ملیارێک ڕۆژانە 200 تا 220 ملیۆن دۆلار دەخاتە بازار. بەڵام ئەوەی کە باز دەکرێت و گوێمان لێ دەبێت دەڵێن لەبەر تورکیا و ئێران و سووریا و رووسیا ئەو دۆلارە یەکسەر دەبێتە بە بخار و بزر دەبێت. و بەحقەت یعنی خەڵکێک پێیان وایە ئەگەر دەسەڵاتداران بەرپرسان بانکەکان دەست هەڵگرن لەم هەموو چ ناوێکی لێ بنێم، دەست هەڵبگرن لەو دۆلارێک کە چی پێ دەکەن ڕۆژانە چۆن و بە چ شێوەیەک ینی بەرزی و نزمی پێ دەکەن و دەیگۆڕنەوە و بەحساب بە 32 و لەولایە بە 36 و 38 دەیدەنە خەڵکێک و لەولایە یعنی پارەیەکی زۆر وەردەگیرێت لە خەڵکێک تاوەکو ئیداعی بۆ بکەن و حواڵی بۆ بکەن. ئەمانە بەڕاستی هەمووی هۆکارە، هەمووی وای کردووە کە دۆلار دانەبەزێ و ئەگەر لێرە و لەوێ و تا کەم تا زۆر شتێک دابەزێ ئەوەش دەبێتە مایە زەرمەندی خەڵکێک و سوودگەیاندن بە خەڵکێکی تر. دیارە لە هەموو عێراق بەداخەوە لەبەر بانقی حیزبەکان و لەبەر بانقی دەسەڵاتداران دیارە بانقی مرکزی و بانقی ناوەندی و بانقە حکوومیەکان ناتوانن وەکو پێویست کاری خۆیان بکەن و لەبەر بێدەسەڵاتی سیادە لە عێراق بەڕاستی وای لێ هاتووە وەکو کابرا خراپەکەی کە پارە و سەرەت و سامانەکەی کە هەیە بوو دەیدا خەڵکێک و ماڵ و منداڵەکەی خۆشی برسی بوو. ئێمەش ئەو پارەیە کە هەیە لەبەر دووچاوی جوانی ئەم وڵات و سیاسەتی ئەم وڵات و حیزبایەتی و ئیشکردن بۆ ئەم وڵات ئیدیوای لێ هاتووە کە دۆلار ئاوا بەو شێوەیە بەرز بێتەوە و بەرز و نزمی بکاو و لە شوێنێک ڕانەوەستێ و خەڵکێکیش زۆری زەرەرمەند بێ. جارێک دەڵێن بە لە سندورەکان و لە ئەو ڕسوماتانێک کە دەدرێ و وەردەگیرێ هەمووی با بە پارەی عێراقی بێتاوەکو دۆلار دابەزێ. بەڵام دەبینین چارەسەری نییە و خەڵکێکیش پێیان وایە تاکە چارەسەر ئەوەیە کە دەسەڵاتداران بەرپرسان جا ئەوەی کە لە نێو بانکەکانە لە نێو حکوومەتەکانە ئەوانە دەست هەڵگرن نرخی دۆلار لەوانەیە جێگیر بێ. بەڵام کەی چۆن بە چ شێوەیەک ئەمە نازانین. لە هەمووی سەیرتر دۆلار ئەگەر دۆلار چەند دۆلارێک بەسەرکەوێت زیادکە بەداخەوە تاجرەکان و ئەوەی کە لە بازاڕە شت بە شێوەیەکی زۆر گران دەکەن. بەڵام ئەگەر بە چەندین دۆلار مەثەڵەن بۆ نمونە دۆلارێک 2 دۆلار هەر سێ ئەشیا زۆر گران دەکەن، 20 دۆلار دابەزێ وەرەقە شت هەرزان ناکەن، دەڵێن بەگران لە سەرمانە. دەی باشە بۆ ئەو کاتێک کە دۆلارێک گران دەبێ ناڵی ئاخر ئەوە من کاتی خۆی بە هەرزان هێناومە، بۆ ئەو کاتێک کە دادەبەزێ دەڵێ من بەگران هێناومە. بۆی بەڕاستی ینی ئەم بابەتی دۆلارە تەنها پەیوەست نییە بە جۆرێک جۆرەکان بە چینێک بە خەڵکێک بە دەسەڵاتدار هەمووی مەربوتە بەیەکەوە. هەموو ئەمانش کۆکەوە سەر یەک زەرمەندی ئەوەل و ئەخیری تەنها بەکاربەرەکەی و تەنها کڕیارەکەی و تەنها ئەو کەسانن کە شت دەکڕن لە ناوخۆی ئەم وڵاتە لەبەر ئەوەی کە بەداخەوە کاتێک کە وڵات استقراریتی بخۆی وە نەبینی و ئاوا پارەکەی یاری دەکا ئەجینا زۆر لە وڵاتان هەیە بە کابراوتنی
20 ساڵە دۆلار یەک سعرە 20 ساڵە دۆلار سعرێکی سابتەوە تەواو بەڵام دەبینین لە ماوەی ئەم 20 ساڵە تەنها لە عێراق ئەگەر هەر لە ماوەی ساڵێک ئەمە سەیرکەن دەبینین دۆلار چ بەرزە نزمێکی بەخۆی بینیوە و لەکوێوە گەیشتە کوێ و ئەوەش لە جێی خۆی ئێستا وتیان ئەوانەی کە مسافرن و سەفەر دەکەن و ئەوانەی کە تاجرن و ئەوانەی نازانم چی بە 7,000 دۆلار 7,000 دۆلاریان بۆ بە 32 حساب دەکەن بەڵام دەبینین دوجار کردیانە 3,000 دۆلار لە 3,000 دۆلارەکەش ئێستا بۆتە خاصی خەواس و بۆتە برادرایەتی و بۆتە بەڵێ مام جەوهەر لە کۆیە مام جەوهەر سڵاوی خوات دەبێ ئەم کاتت باش ئێوارە باش مام جەوهەر کۆیە بەس پرسیارم لێ مەکە دۆتمە ناومۆزوع ئەزانم با پرسیارەکەی بکەم ئەتو بۆ خۆت بڕە ناومۆزوع دوایە ئەمە ناگام لە مۆزوعەکەی با بە بۆنەی ساڵی نوێ بە بۆنەی ساڵی نوێ شعرەکرد بۆ دەخێن دەزانی چۆنە مام جەوهەر بەڵێ تەوان ڕێز و خۆشەویستیم بۆ تەواوی خەڵکی کۆیە و دەوروبەری کۆیە بەو پێی کە سەرسنوور نییە و بازاڕێکی گەرمی لێ نییە و کەسابەتێکی زۆریشی لێ نییە ئایا مەسەلەی دۆلار و دابەزین و هەڵبەزینی دۆلار چەندە کاریگەری کردوتە سەر ئەو خەڵکەی کۆیە ئامۆزات و باسی دۆلار لە کرامەن مەکە ئەمە دەچمە ناو مۆزوعی ئەمقی مۆزوعەکان فەرم گەرەم خەڵکی کوردستان ئێستا کاتێتی بۆ ڕزمی خیانەت خۆ لە جێتی وا ساڵی نوێسمان هەر وەک پار دەبێ پاشاگەردانی و برسێتی دەبێت بەدەستی کەسی نەزان و نەفام دوز و درۆزن حکمێکی بێتام کە لە بەرچاوە بەبێ حاشایە حکمی قەرەقوش کە بێ بەهایە ئەوەی خەیاڵە و لە بەرچاویانە برسێتی کوردان نیشانەیانە سوالکەرێ بێت و حکمڕانیت کە ڕەفتاری دژمن بۆ کورد پەیڕەوکە کەی ئەمە کوردە کوڕ قبوڵی کە دەبێت لە وڵات کە کوردستانە ڕزمی خیانەتکار خۆشی کوردیانە حەقی خۆیەتی لە خاک دەریاکەن وەگرزمی شەیتان بەربارانیانکەن ببێتە عیبرەت لە بیری نەکەن ئێمە دەست سەدامی دۆلارمان نەبوو بەڵام خەڵک پیا بۆ هاوکاری یەکتری دەکرد کوردایەتی دەکرد بەڵام لە دوای ڕاپەڕین هەموو شتێکیان لەبار بێت دەزانی ڕاپەڕیندا مام جەوەر دەواازەی ڕاپەڕین هەموو سەرکردەکاندا هاتۆ بە کاک مەسعود و ماندلان و نۆسروان و مەلا عەلی هەرەموویان کە بەوێدا هاتنەوە ئێستا پزدەر و ڕاپەڕین و وڵاتیان لەبیر چووە ئەو دوو بنەماڵەتدا دەڵم دوو سەرکردەی چاوبرسی شەڕیانە لەسەر کورسی کوردی سوا لە مەترسی با هەر دۆستە لێ پرسی قوبات و مەسئولن بۆ کوردستان بێسوودن کەوا بێ دەبین میلەت دادگای گەلدا بنێت و ئەو دوو حزبەی و ئەو دوو بنەماڵەی لە قەزای ڕاپەڕین لە دەربازەی ڕاپەڕین ئەوانە دەبی دادگای بکرێت کۆنگرەیەکی نێونەتەوەی کورد لە ناو ڕانیە دەبەستێ یان لە هەڵەبدا هەموو سەرکردەکان دەبی کۆ ببنەوە با خوان ئاسکراکە کاتتیانە وێستاتیان هەیە بۆ خوێنی کوردم بن بۆ چاو لە دەستی تورک و عەجەم دەکەن تەرما ئەو وڵاتە جوانیان بۆ کاول کرد بە عێراقیان نەگوت برسێ بەڵام خۆیان برسی بوون ئێستا کاوە سواکردن لە بەغدا دەپارێنەوە وەکو جمعانی دارا وار بە ڕەحمت دەبێ جمعانێ فەقیان بچێ باشتە کابی ئەو ملەتە پێشەما مەلا عەلی دەبی بێتە سەر خەت عومەری شەیخ عەلی بە هەمویان دەبی داوای کۆنگرەی بکەن لە ڕانەیەک پێش ساڵی نوێ بۆ ئەوەی ئەو کابینەین و هەلوە کابینە هەلوە پەرلەمانەکە دەبی دادگای بکرێن لەبەر چاوی خەڵک بۆ ئەوەی کورد ساق بیتەوە ئێمە کوردین خاچین کوردستانی هەیە ئاڵامان هەیە خاوە شەهید و ئەلفاظ و چیمنا بارانین یعنی ئێمە سواکردین ئەوانە کوردی دوستۆزن کابی دەبی لە دەروازەی ڕاپەڕینە و کۆگرە بەستێ و بیتەوە ئێتە سپۆت خواحد دەست خۆش مام زەهۆر دەست خۆش مام زەهۆر زۆر خوێنی گەرمە بە حقیقەت بەڕاستی یعنی هەر دەسەڵاتێک هەر دەسەڵاتدارێک ئەگەر لە خەمی خەڵکی خۆی دابێ لە خەمی هاوڵاتیانی ئەم هەرێمەدا بێ بەڕاستی دەبێ ئەولەویەتی کاری پرۆژەی خزمەتگوزاری بۆ خەڵک بێ پرۆژەی تێرکردنی خەڵک بێ پرۆژەی چارەسەرکردنی گرفتەکانی خەڵک بێ پرۆژەی جوانکردن و ینی ڕازاوەکردنی
شار و وڵات بێ لە بەرژەوەندی خەڵک بەڵام ئایا ئێستا پرۆژەکانی حکوومەت لە بەرژەوەندی خەڵکی هەژارە پرۆژەکانی حکوومەت لە بەرژەوەندی خەڵکی نەدارە یان ئەوەتە پرۆژەکانی حکوومەت لە بەرژەوەندی فلان و فلان سەرکردە و فلان حیزب و فلانە شخصیت و فلانە هونەرمەند و فلانە نازانم چێ بە سەدان دۆنم دەدرێتە خەڵکێک بە سەدان ملیۆن دۆلار دەدرێتە خەڵکێک بە سەدان شت بۆ خەڵک دەکرێت بەڵام ئەوەی کە حەقیقەتە و خەڵکی ئەم شار و ئەم هەرێمی کوردستانەیە کە خۆی جانفیدا دەکا بۆ وڵات ئەم بێبەشە. کاک عەبدوڵڵا لە چێندەر؟ کاک عەبدوڵڵا لەسەر و چاوە. کاک عەبدوڵڵا پەیوەندەکەی پچرا داوای لێبردن لە کاک عەبدوڵڵا دەکەم ئەگەر بیکاتەوە سوپاسی دەکەم چکە بەڕاستی بەداخەوە یعنی تۆ وەرە لە وڵاتێکی وەکو ئەم عێراقا لە هەرێمێکی وەکو ئەم هەرێمی کوردستانە ئەم هەموو خێروبێرە لە وڵاتە هەیە ئێستا خەڵکێک نەوت نەبێ لە ماڵەکەی لە سۆپای بکە ئێستا خەڵک کارەبایەکی پێویستی لە ماڵەکەی نەبێ ئێستا خەڵک بەم زستانە خۆراکی پێویستی نەبێ نەتوانێ وەکو پێویست وەکو ئەوەی کە هەر مرۆڤێکی ئاسایی کە دڵی بۆ خواردنێکی خۆش دەچێت بۆ ئەوەی کە گەرم بێتەوە نیەتی. دایکی باوکی مستەفا بەڵێ باوکی مستەفا بەڵێ کاک باوکی مستەفا لە هەولێر سڵاوی خوا دەبێت. سڵاوی خوا لە تۆش ئینشاءالله. کاک باوکی مستەفا بەڵێ جان کەی نرخی دۆلار هەرزان دەبێت دەگاتەوە ئەو ئاستەی کە جاران هەیبوو کەی ئەو بارودۆخە ئارام دەبێتەوە کەی ئەم بازاڕە جێگیر دەبێت دەزانی کەی جێگیر دەبی برای بەڕێزم کەی سەدام حوسێن ئەشکە بێتەوە ئینجا بۆ سەدام حوسێن چیمیابارانی کردین ئەنفالی کردین خەڵکی کوشتین دەربەدەری کردین ئێستا خەڵکی خۆمان حکمی خۆمان دەکا ئێستا کورد حکمی کورد دەکا دەسەڵاتەکەی دەسەڵات بوو ڕاستە خەڵکی کوشتەوەی کرێ بەڵام دەسەڵات بەنسبەت ئەو کە نرخی دۆلارەکەی قساکەم ڕاستە دەسەڵاتەکەی دەسەڵاتێکی زالم بوو بەڵام قانون نیزام هەبوو دەوڵەت بوو ئێستا چمان پێ دەکرێت بەنسبەت ئەو دۆلار دابەزین و ئەستانە ئێستا بۆ قانون نیزام بۆ فەقیر نییە لێرە بۆ فەقیر نا وەڵڵاهی نییە قانون سەپاندن بەبەستم ئەنی بۆ فەقیر هیچ قانونێک نییە ینی بۆ عەفوەن بۆ دەوڵەمەند بەڵام بۆ فەقیر قانونەکان یەکەتە دەربی یعنی هەرچی قانونە بەسەر فەقیردا جێبەجێ دەکرێت تەطبیق دەکرێت بەڵام ئەوانەی کە دەسەڵاتدارن لێی دەردەچن ئێوە خۆشتان دەزانن کە ئەو سارە لە ئێمە خۆشتان دەزانن ئێمە هیوادارین ئەو ئیسلامیانە کە خۆیان بە پێشەوی ئاینی پیرۆزادنێن با لەو وەزعی بە جواب بێت با بە پێش خەڵک ئەو وەزع چارەسەر بەڕاستی خەڵک مرد ئەشیا گرانە فرێخان و گرانە کارەبانیە و گرانە هیچ تێکی ئەوهانەیە ئینسان دروستکەی بەس پێ دوانیە کاک باوکی مستەفا خەڵکێک بۆ خۆی ڕازیە پێیان دەنجیان پێ دەدا کاکەجان خەڵک دەنجیان پێ نادا خەڵک ئەو خەڵکێک کە دەنجی پێ دەدا مەسەعەتی لە دەریانە بڵای بەڕێزم یعنی خەڵکێکی کەمە خەڵکێکی زۆرینە ناڕازیە دەبا ئەو حیزبە ئیسلامیانە ئەمە حەق بە سەدید ئەحزابەکە ئەوان لە پێناخوا بەرنامەخوا بڵاو دەکەن دەبا بێن پێغەوی ئەو دەماوەرێ بکەن کاشی بڕێزم وای قسەکەمیان نا دەستەکانت خۆش بێ کاکە باوکی مستەفا هیوادارمەوە بگاتە مامۆستا عەلی باقی دەستەکانت خۆش بێ ئینشاءالله ئینشاءالله بەڕێزی بە قوربان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بە قوربان زۆر سپاس. ئێستا عێراق مانگانە 4 ملیار و 7 ملیارێک و ڕۆژانە 200 تا 220 میلیۆن دۆلار واتە یعنی مانگانە 4 ملیار دۆلار دەخاتە بازار 4 ملیار دۆلار ئەگەر ئەم وڵاتە خاوەنی هەبێ ئەگەر ئەم وڵاتە یاسا بەرقەرار بێ ئەگەر ئەم وڵاتە بە فعلی ئاگای لە ئابووری خۆی هەبێ و ئاگای لەوەی هەبێ کە بزانێت چی دەکا 4 ملیار بەڕاستی گاڵتە نییە ڕۆژانە 220 میلیۆن دۆلار دەخرێتە بازار دۆلار بۆ ئەوەی کە بە حساب تەوازونێک ڕابگرن و بە دۆلاردا بەزێنن بەڵام ئەوەی کە گوێمان لێ دەبێت لەبەر چاوی جوانی چەند وڵاتێکی دەوروبەر لە ناویان تورکیا و ئێران و سووریا و رووسیا ئەم دۆلارە بە بەرفەقیری ناکەوێت و هەر دەڕوا بۆ ئەوان. کاک هەیثەم لە بەڵێ کاک هەیثەم جان. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كي دولار هرزان دەبێ؟
كاك هيثم السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله. بدواي كي دولار هرزان دبي كاك هيثم ما مستواز لدولار بن قربان بازار ساق خوشك اللي قالوك سباس دكان زور بغيزي قربان بمخوتان برز نساعد ماز دكان. انت منور الشاشة عيري منور الشاشة حبيبي. يخليك ويسلمك يا ربي. أنا كل شيء ما أقول بس كلمة واحدة أقول. شنو تقول؟ أنت عزيز علي الله يطول عمرك. الله يخليك. شو صار عربي؟ مو عربي أنا تركماني بأربيل أصل أربيل أنا. ليش ما تحكي ولو أنا ما أعرف تركماني والله. بس تركمان نفسه؟ لا والله كل شيء ما أعرف. احكي بالكردي. لا أنا إلا الله إلا خالق كل شيء أنا أحبه. أكيد واختلاف ألوانكم وألسنتكم. حبيبي أنت أخوي أنت عزيز الله علي. يخليك. أقول كلمة واحدة. قول. كل ظالمين من يصير ظالم حبيبي كل ظالم إذا من يصير ظالم ماكو يما الله النبي محمد صلى الله عليه وسلم إسلام ماكو فقير ماكو يتيم ماكو كل شيء ماكو يما. هذا ما متربى بخبز بيت أبوها هذا متربى بخبز حرام خبز كفر. يعني قصدك اللي يتربى بخبز الحرام راح يطلع ابن حرام؟ ابن الحرام يطلع وابن يطلع ابن النغل هم مو بس حرام. لا بس اقول مو بهالدرجه. هاي فكرتي وهاي قناعتك وقناعتك تختلف ترى. هاي قناعتي باو اخويا باو. انا اقول كل واحد اذا ما يحكي على الظلم هذا جبان. احنا كلنا نحكي على الحق، كلنا يعني نحكي ما ساكتين عن الحق. وين الحق يا معود وين الحق؟ حق مثل عين الشمس بين بس وين الناس؟ وين رايحين هذا الناس؟ مو ناس صاير قسمين اخ هيثم، ناس صاير قسمين. صح كلامك طيب طيب. قسم مع الظلم او قسم مع الاكثريه او قسم مع الحكومه وقسم مع الشعب. احنا حكومه ما علينا من حكومه. احنا نحكي على الظالم اذا حكومه اذا غير حكومه. هو ظالم اينما كان. نعم. بس اقول كل باوع بس انا اقول اطفال الغزه اطفال فلسطين يضربون اكبر غشيم قوه بالعالم فصيل واحد مو يعني جيش فصيل واحد. اني اروح فدوه للدم لهذا الطفل. هو شنو هو سبب من اسباب المعركه الغزه هو رؤساء العرب. احنا ما انا اسلام انا الله خلقني اسلام. صحيح. شكرا اخ هيثم، شكرا حبيبي، شكرا على المشاركه، شكرا تسلم. مام دار الصلاوي خادم بمكاتب باش. السلام عليكم ورحمه الله وبركاته. وعليكم السلام ورحمه الله وبركاته. عزيزك من بارانه صحنا كم سوكه وركور ناقرة يما التي صباح كم دوايته وركم بيبلا. اخوان تبارك وتعالى امان حزم لي توقسل 6 وركبكي توري برنامجك اخذ خمر ربط القران وما لا زعما مام دارا قران سر او دو تساوم بله اما اگر کار به قران بکین اوی که استا دی بینین اكيد نايبينين لبروي عدل وعداله برپرده راسك توركان دروس ابي تورك سيدي اخوات فاملين هيز توركي اما دلين توك وهاولاتيك بيدوايك دولار كي نرخكي دقاته واستي خوي كي او دولار داده بزه كي خلق دتواني باسودي بجي كي خلق دتواني بازار بكا دتواني شد بكره دتواني بجي وجاني خوي دابنكا حتى امريكا قافلنا وبحاتي صارنا وبقولتي جواب ماتو شلون كان لنا ما ينافس في البروفيان زادي وامانه خوي داير كاريبو بلان بو اما باش ويما لما زاني شرينا وخوراك وبينا وبردل صار مع الحكومات اولا امريكا لا يمني على سوريا امانه شكات ونانا كتوتر ونو بحالي دارين شواري وكو من بلي خطايا امريكا اوليت خرابه فيها عليه الخطايا خلق على خطايا امريكا بلان امانه بيت شاكون باشون نانو او هي وكو فيها وبين بخلقك كهرباء بني وكو مروفشي او جارك او تعاوقم جارك تبرشارم كل بوتي حضرتي ادم وشنكي لبهاشتا لو دار اخوان لو درختا عورتي عن دركوي اما في مان عليه ام بخشرة باخلاقي باكا وبقرته بهاشت لانه بهاشتا في سايل باكشو فيرجنية عورت دركوتنية زاوزي ومنالنية
ئەمە ئەوە ڕوونکردنەوەی بۆ ئەوە ڕوونکردنەوەیکی ترم هەیە بەشەر بۆچی تەماحی ناوەسێ هەر هەڵقەی دنیاکە لەبەرەوەی لەزەتی بەهەشت لە ژیانیەتی با ئەخلاقی پاکەوە نەگەڕێتەوە بەهەشت ئەم لەزەتە لە دنیا دەستی ناکەوێ مەجاڵەیە ڕوونکردنەوەی تر بەم فەرموو خوا تەبارەکە وتەعالا لە سوورەتی نورە باسی زیناکە نور یەکێکە لە ناوەکانی خوا تەبارەکە وتەعالا ئەفەرمێ پاک بۆ پاک پیس بۆ پیس ئەمە وەکو ڕەوشتە فەرمێ ئێمە ئافرەت بە تەنیا وەکو شەرەف دانێن بەڵام لەگەڵەوەشتا کوڕەکە شەرەفە ئەمڕۆ خزمەتی کوڕەکە و کەی لە ئەخلاقی لە ئەدەبی لە نەریتی سبەینە کەشنی هێنا بووکێکی جوانێتە ماڵەکەت نەک کوڕەکە تێخەولێ خەبکە چونکە بە پێی نەفی ئاەت ئەم چی کرد بێ ئەو شێشتابێ بە خێزانی ئەم خراپ دەرەفێ ئەوە تەلاق و لێکەوتەی لێکەوێتەوە بێتمە ڕوونکردنەوەی دەستەکانت خۆشمامدارە دەستەکانت خۆشخوا ئاگادارت بێ بەڵێ فەرموو چێمان لەگەڵا الو بەڵێ فەرموو کازیان باشی بە قوربان فەرموو چ دەری سەبارەت بە دۆلار باشی مامەسەژیان بەڵێ فەرموو وەڵای تژەر مامەسەژیان زەحمەت نەبێ کاک کوشتەر چ دەڵێ سەبارەت بە دۆلار بە قوربان والله مامەسا بڵند دۆلار ناشکوی ناڵم بۆ خۆ دەزانی بە قورئان کاک پشدەر چ دەرەی سەبارەت بەم بەرنامەیە بە قوربان سەبارەت بەم بابەتە ئەزیزم دەستەکانت خۆش کاک پشدەر دەستەکانت خۆش بە قوربان زۆر سوپاس بەڵێ چێمان لەگەڵە با بفەرمێ کاک پۆڵە سڵاوی خوارد لەبێم کاتت باش سڵاوی خوا لە برای بەڕێزم کاگەنوار لە بینەرەکان کاک پۆڵە گیان بەڵێ کەی دۆلار نرخەکەی دەگەڕێتەوە ئاستەی جارانی کە هەیبوو و کەی ئەم خەڵکە بە کوردیەکی زۆر زۆر ڕاشکاوانە کەی دەحەسێتەوە واللهی خۆزگە پرسیاری تر بە ئەوەیان قورسە نامەی خۆم لێ بووکەمە شارەزا ئەوە بابەتەکەی ئەوە بابەتەکەی بەڵێ بابەتەکەی مە ئەوەیە کە دۆلار بۆ ئەو یاریەی پێدەکرێت کەی دەگەڕێتەوە ئاستی جارانی ئەوەیان گرنگە بەڵێ دۆخی دۆلار هەر پەیوەندیەکی ئابووری فرز نییە دارایی فرز نییە کاکەیان سیاسیشە پەیوەندی بە دۆخی سیاسی پەیوەندی بە دۆخی سیاسی جێگیری سیاسی بەڵێ ینی پێ دوایە کە تا چەندە ینی باردۆخی سیاست لە عێراقا سابت بێ جێگیر بێ ڕێکوپێک بێ بەڵێ مەبەستەکەم ئەوەیە جا ئەوە کەی ڕوودا بەڵێ کاگەنوەر ئەوەی ئێستا ناکرێ ناوی بنێن دابەزینی نرخی دۆلار چەند هەزارێکدا هیچ پێوەیەک پێوەەر نییە ئێستا پێوەەر نییە بۆ دووکە سەری ساڵە بەڵێ سەری ساڵە هەندە حیساباتی کۆمپانیاکان ئەوە بەڵێ کۆمپانیاکان کە ئەوە سەری ساڵە دەستیان ڕادەوەستێ مامەڵە گەورەکان دەوەستێ یەک خاڵێکی تر ئەو پروپاگەندەی عێراق کردی وەزارەتی دارایی و بە تایبەتی بانکی ناوەندی عێراق وایە لە پاش سەری ساڵ ئاڵوگۆڕ کەم دەکرێتەوە بە دۆلار ئەوەیان دەچێتە بابی ڕیکلامکردن دۆخە سیاسیەکەی کاکەنوەر ئێمە دەزانین هەر وڵاتێک جێگیری سیاسی نەبێ مەحاڵە جێگیری دارایی و ئابووری هەبێ بۆ پەیوەندی ئەمریکا لە عێراق هێستا نەپچراوە ئەمریکا خۆی خاوەنی یەکەمی دۆلارە کە خاوەن ڕەسیدێکی جیهانیە و یعنی مامەڵەکردن پێوەی سەرتاسەریە لە ناوچەکە و لە جیهان پاسەری یۆرۆ دێ کەواتە ئەگەر بێت و عێراق لە پاش سەری ساڵیش ئەو دابەزینە بۆ نمونە بۆ برای خۆم بڵێم هەر درۆنێک لە فەسیلی حەسیشە ئێمە بەڕاستکاوانە قسە دەکەین بەیانی دوو بەیانی چەند درۆنێکی 10 کیلۆیی 15 کیلۆی ئەو درۆنانەی کە هاوێژنە بارەگاکانی ئەمریکا لە عین الئەسەد بێت لە هەولێر بێت لە شوێنەکانی تر یەکسەر گۆڕانکاری سیاسی ئەمنی داراییش دەبێت کەواتە پەیوەندی بە ئێوە هەیە ناکرێ ئەمە ئومێد لەسەر بنیاتی پروپاگەندەی عێراق بنین چونکە عێراق هەر لە ئەساسا بنەمای دەستوری و یاساییەکی جێگیری نییە نمونە زۆرە بهێننەوە کاتەکە کەمە چونکە بازە بەڵام کاک پۆڵە بامە تۆزە گوارە بین ئێستا ئابووری عێراق لە هەرێم باشترە زۆر کاکەوە بەهۆی حکمی ئەوەی نەفتێکی زۆر دەنێری کاکەنوەر تۆ بەراوردی کە بە هەناردەکردنی نەوت مانگانە 10 ملیاری بۆ دێتەوە 10 ملیار دۆلار کاک پۆڵە من لێت دەپرسم ئێمە 3 مانگ 700 ملیارەکەمان بۆ نەهاتووە یعنی 3 مانگی ئەم ساڵ کە 2023 ئەوە تەواو ئەو 3 مانگە پارە نەدرا کوا داهاتی ناوخۆی ئەو 3 مانگە
هی کوردستان مەبەست بەڵێ بەڵێ ئۆکە بە پرسێک دەبوو ئێمە دەمان گوت کاکە ئەوانە بە عێراقیان گوتوە 400 کاگەنوەر کە بەڵام واژ نییە بەڵێ ئەوانە دەڵێن 400 نزیکەی 400 باشە 400 دەکا ملیارێک و 200 میلیۆن ملیارێک و 200 میلیۆن معاشێک و نیوی پێ دەدەێ بۆ نایدەن ڕاستە دەبواە بەلایانی کەم لە کاگەنوە تەواو لەگەڵ پێم دەبواە لە سەرەتای کاتی هاتی موتا بەلایانی کەم چەند وەزارەتێک دابەست کە لەوەی هەیە لەوەی هەیتی لای خۆی کانەکە لە سەری عێراق بشتابەوە کاکە یانە تەواوە قسەکەت تەواوە بەڵێ دەستەکانت خۆش کاک پۆڵە گیان کاک پۆڵە ئەو تاسەی هەیتی چەند وەزارەتێک داباسکە بۆی عێراق ناسار بکە سانەکە لە سەری عێراق بشتێتەوە ناسار دەیدیهێنێ کەواتە ململانەیەکە لە هەردوو لایەنە هەردوو لایەن ڕاستگۆنی لە تەوەری بەڕێتت پێشتر و تومە لە عێراق ڕاستگۆیە ناوانەی خۆشمان بەداخەوە بۆیە دەکەوینە نێوان ئەو ململانەیە دەستوریە سیاسی ئابوووریەی نادێگیریە تا ماوە بازی دەدەین چونکە عێراق بنەمای دەوڵەتبوونی تا ئێستا پێدا نییە بەداخەوە دەستەکان خۆش زۆر سپاس کاک پۆڵە کاک عەبدوڵڵا لەسەر و چاوە سڵاوی خوا دەبێم کاتت باش کاک عەبدوڵڵا سڵاوی خوا دەبێ کاک عەبدوڵڵا لەسەر و چاوە ساردە بەفری تێ نەکردو لە چیای دەستا وەڵی سەری چاکەم نەکردو بەڵام بارانی باوکەدارێ بەڵێ کاک عەبدوڵڵا تۆ چی دەڵێ سەبارەت بە دۆلار کەی نرخی دۆلار ڕێگاتە نرخی دیاریکراوی خۆی گیان دەربارەی نرخی وڵات بەڕێو دەکەم ئێمە لە وڵاتێکدا دەبین کە وڵاتی ئێمە هیچ تەخەنزیریەکی تێدا نییە بەڵێ دۆلاری ئەو باندانی کە لەناو عەرەبدانە بۆ خۆیان دەرزی نزمی پێ دەکەن بوو بە تیجارەتی پێوە دەکەن ئەوەی کە بانکی مەرکەزی دەیڵێت دوتین بە 132,000 ئەگەر ئەو ڕێکارانەی بانکی مەرکەزی دەیڵێ و بگرێتە بە دنیای وەڵایانێ بتوانێ خۆزێک بای دەگێنێ بەڵام بۆ ماوەیەکی کاتی بەڵام ئەگەر بێتی ئەو ڕێکارانەی بانکی مەرکەزی دەیڵێت بە دوای سەری ساڵ جێبەجێی دەکا بە دنیاییەوە دۆلار بەڕێزێرە هێزارێکیکا بەڵام ئێستا تۆ سیر کە دۆلار لەناو خودی خۆمان لە چواردەورەی خۆمان پارەکانی ئێران سووریا تورکیا هەمووی دارماوە ئەوەی ئێمە کە عێراق لە وڵاتێکی ناسەقامگیر دایک وڵاتێکە بەڕاستی هیچ ئەمی ئەمانەتی تێدا نییە بۆی هێز پێی لە کتێکی سیاسی ڕوو بدا بێت دۆلار یەکسەر دەبێتەوە یعنی هیچ شتێک نییە من بۆ خۆم لە ساڵی 2012 چوونە بۆ عەمرە بۆ سعودیا دۆلار بە 373 ریال بووە ئەو ساڵی چوونە هەر بە 372 ریال بووە من لە 2006 چوون بۆ حەج هەر بەو نرخە بوو منی لە 2012 چوونە لە پاوزە چوونە ئەم ساڵی چوونە لە 373 ریال بووە بەڵێ دەستەکانت خۆش کاک عەبدوڵڵا جان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس دەسمە سەید سادق سڵاوی خوا دەبێ کاک لەطیف سڵاوی خوا دەبێم کاتت باش هزار کڕە سڵاو لە هەمووتان لە عەلیباتیتان لە هەمووتان قوربانت دەستەکانت خۆش بێ تۆ دەڵێ چی وەڵام من ئەڵێم کاکە گیانەکەم با یەک شعری کۆلەی نەوەتان بۆ خوێنەوە کابراسی ساحیب بۆی خوێندینەوە دوو سەکەمینەوە سەرا پێتان ئەڵێ بۆجای تر ئەزانم لەسەر چ قسەی لە وڵاتەی ئەڵێ نەسر و باریکە ئامان هەموو بابێنە مەیان بیڕوشێنین پەرلەمان شەش شەرۆتی کوردستان مام جەلال مەلا عوسمان مەسعود بەنەوەی وەرزان حسد پاسۆد لە نەزان شوێعی بێدین و ئیمان هەموو مردین لە برسا با بڕوخێ پەرلەمان ئەمە فعلێکانی بوو ئەم داڵێ خەتای مەلایە دین لێ قەوماوە بۆیە سەبوو گورگ دەمی پێناوە یان قورعان نابن بچنە پاڵ پارە مامۆستای ئیسلامیان بۆ دینی ئیسلام هەتا سێدارە وەڵڵاهی هەتا وەکینێ ئەمانە لەسەر دەور بن و جاسایەتی ئەمریکا بکەن خەریکی ناپیاوی بن و جاسوسی ئەمریکا بن دۆلاردا نابەوێ مەگەر سەدام حوسێنێکمان بۆ دروست بێتەوە کۆ کابراوەتی ئیتر سڵاو لە خۆتان و هەموو دەستگا و هینەکەتان دەستەکانت خۆش زۆر سپاس کاک ئەها چۆن دەنیان پێ نەدان ئەها ئیسلامیان ناوێت خەڵکی کەرکووتی ئەیترام هەموو
بەخشیش و ماڵ بەخشینەوە ماڵکردنەوە چیە بۆیان؟ دەستەکانت خۆش کاک لەتیفجان سوپاس بە قوربان خوا ئاگادارت بێ خوا ئاگادارت بێ چوار خوڕنە کاک پشتیوان سڵاوی خوا دەبێت لە چوار خوڕنەوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. توني قربان باشي. سپاس بە قوربان تۆ دەڵێیت کاک پشتیوان. تمام نازەکەم والله جابرا دەکەم بۆ مەسەلەی دۆلار ئێستا لە وڵاتی ما بە کورد و عەرەبەوە 143 حیزبی تێدایە. ئەو 143 حیزبە هەموو سەرۆ حیزبەکان سەرمایەدارە. دۆلار لەدەست واندا لەدەست فەقیردان نییە. ئەوان هەڵکێش و داچێت بۆ دۆلاری دەکەن فەقیر ئاگای ماڵی وێران بوو. ئەگەر حکم یاساکی وەکو سەدام حوسێنی 1 دینار بە 3 دۆلاری ئەمریکی بوو. 100 دلار بە 33 دینار تقریبا 33 دینار وای ڕاست. تقریبا خۆنیا ئەوە هەست کاتەتی ئەو وڵاتێکمە سەرۆکێکی عادلی دەستکەوت ئەوها دۆلار بێتە ڕێخەکە دەنا هەتا ئەو ئیزبانێ مە 143 حیزبی تێدا بە کورد و عەرەب و توکمانەوە. والله زیاتریش بێ کاکەوە. ئەوە نەبخەوە بیرە. هەتا ئەوانە سەر دەسەڵاتدار بن لە وڵاتەیمە. هەر هەموویان هیچیان بەزیان بە فەقیرانیان خۆش بە سەعبی ئەو وڵاتی نازانن. دەستەکانت خۆش کاک پشتیوان. گەمەش بۆ کۆکەی دەکەن فەقیری 3000 سو ماڵی وێران بوو. خوا ڕەحمکە یا ڕەبی دوا پەیوەندی کاک حەمەڕەشید سوپاس کاک پشتیوان جان لە ژاراوە کاک حەمەڕەشید سڵاوی خوات لێبێت دوا پەیوەندی کاکە فەرم بە قوربان. کاک حەمەڕەشید سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش. سڵاوی خوای لە جەنابەت دەکەیە؟ بەڵێ قسە بکە فەرموو. لە خزمەتدام هەکەن کە پۆڵام ئەوەی لە دڵی مندا بوو گوتی ڕێزم بۆی هەیە. سپاس. بەرنامەکە لەسەر دۆلارە قوربان. بەڵێ بە قوربان. لەسەر دۆلار دەبێ وڵاتێک بتوانی جێگیری بکە کە سەحەبی خۆی بێ کاکە تۆ بە عێراقیشتەوە خۆ بە تایبەتی کوردستان هەمویان قاساسی معاملەچین و سەحەبی خۆیان نین کاکە خۆسیادەمان نییە. خوا ڕەحمکە. حەل چییە؟ بە هەموو لایەکمان بکە کاکە ما لە وڵاتێکی پاساگردانی دانیشتوێ خوا ڕەحممان پێ بکە. برای بەڕێزم بەداخەوە زۆر بەداخەوە مەقسە بە وڵاتێکی دەکرێت کە پارێ ئەمە ئەمریکا جیهان خۆرە تۆ لە من باشتر دەزانی سەیتەرەی بەسەر عالەمدا کردووە تۆ خوا کێ بەدەی خۆی دەڵێت ترسا ڕازی دەبێت پارەکەی بسکێ دۆلاری بسکێ ئەمە هەمووی دەستێ بە میلەتی دەکەن بە میلەتانی جیهانی دەکەن نەک بە کوردستان بە عالەم دەکرێت دەستێ بەداخەوە هەزار دەر بەداخەوە پێم سەیرە ئەمە بتوانێت قسە بە یەکێکی دەکرێت لەسەر دۆلار قسە بکات سەحەبی خۆی بێ بتوانی دۆلاری ڕابگری معاملەی پێوە نەکرێت لە وڵاتەکەی ئەوجا دەتوانی جێژیری بکات پارەکەی خۆی کاکە خۆ بە سەحەبی خۆمان نین وەڵڵی عەز دەکەم ڕێزم بۆ جەناب تو کەناڵەکەی قەت بەرنامەی لەسەر سیوادانەنێن ئیتر دەستخۆشی دەستەکان خۆش زۆر سپاس دەستەکانتان خۆش ئەگەر دەسەڵاتداران واز لە مامەڵەکردن بە دۆلار بێنن دەسەڵاتداران واز لە بازرگانیکردن بێنن واتە ئابووری وڵات جێگیر دەبێ و خەڵکیش تووشی ئەم هەموو ناخۆشیە نابێ خواتان لەگەڵ